لەبارەی ئەم دوو دراوە نوێ وەلادانی ئەو 4 سفرە و بەگشتیش دۆخی ئابووری ئێران ئێمە لە ورمەوە لە ڕێگەی سکایپەوە قادر دەروێشپورمان لەگەڵا کە شارەزای ئابووری و ڕۆژنامەنووسە. سڵاو لە بە پێمان بڵێ ئامانج لە لادانی ئەو 4 سفرە لەسەر دراوە ئێرانیەکە چییە و ئایا ئەو ئامانجی کە هەیانە کاریگەریەکی لەسەر دۆخی ئابووری وڵاتەکە بێت؟ ئەم کاتەوە باش لە ڕاستیدا و بڕیارە لە سەردەمی سەرۆکاتی ئەحمەدی نژاد دراو دوای کە حەسەن ڕوحانی هاتە سەرکار خاڵکی دیکەشی پێوە زیاتر کە ئەویش گۆڕینی یەکەی دراوی ئێرانی بۆ تمەم بوو. ئێستاش کە ئیبراهیم ڕێسی سەرۆکۆمارە لە هەوڵ جێبەجێکردنی ئەم بڕیارەدایە حکوومەتی ئێران چەند ئامانجێکی هەیە سەرەکیترین ئامانجی حکوومەت لەم بڕیارەدا پاراستنی کارایی دراوی نیشتمانیە. دوهامیان کەمکردنەوەی هەڵاوسانە بەڵام ئەوەی ئاشکرای لابردنی سفرەکان لە دراوی نیشتمانی کاریگەرێکی ئەوتوی لەسەر هەڵاوسان نییە مەگەر چاکسازیە ئابووریەکان پێش نێشتنی سفرەکان و گۆڕانکاری دراو ڕوویاندا بێت. بەڵام ئەوەی دەتوانین بە دڵنیاییەوە بڵین ئەوەیە کە کاریگەریە کورتخایەنەکان لەسەر هەڵاوسان و نەختینەی زیاتر پەیوەندی بە جێبەجێکردنی پلانەکەەوە هەیە. ئامانجی سێهەمیش ئاسانترکردنی هەڵگرتن و گواستنەوەی پارە و کەمکردنی مەترسیەکان لە قەبارەی زۆردا. ئێستا دەبینین بۆ کڕینی ڕۆژانە خەڵک مەجبورە ئەو ئەگەر کارتی بانکی بەکارنهێنێت بڕێکی زۆر پارە هەڵبگرێت. ئامانجی چوارەمیش پاشەکەوتکردنی تێچووی چاپکردنی دراوە چونکە دەبینین ساڵانە زیاتر لە 30 میلیۆن دلار تەنها بۆ لە ناوبردنی پارەی کۆن و چاپی پارەی نوێ سەرف دەکرێت. بەڵێ بەڕێز قادر کاتێک کە ئەم 4 سفرە لابراوە لە ئێران چ کاردانەوەیەکی بە دوای خۆیان هێناوە؟ هاوڵاتیان هیچ دڵخۆشن یاخود بڵێن گەشتبینن بەو بڕیارە پێیان وایە کە چارەسەری دۆخەکەکات؟ پێویستە سیستمی ئابووری بە جۆرێک بێت کە خەڵک زیاتر هەست بە ئاسوودەی بکەن و لە مامەڵەی ڕۆژانەدا بۆ ئەوەی بتوانرێت چالاکیە ئابووریەکان ئاسانتر ئەنجام بدرێت بە هەنگاوێکی خەڵک بە هەنگاوێکی باش دەزانن و لە ڕووی بەکارهێنانی دراو هەرچەند ڕێژەی دارمانی پارەی ئێران بە شێوەیەکە کە ئێستا خەڵک 1 میلیۆن تمەن بە میلیۆنەک حساب دەکات. لە ڕووی سایکۆلۆژیشەوە ئەگەر بڵین کەمکردنەوەی سفرەکان کاریگەرێکی دەرونی ئەرێنی لە کۆمەلگادادێنێت و خەڵک زیاتر هەست بە متمانە دەکەن و خەڵک لە ڕووی دەرونیەوە هەست دەکەن کە لە مامەڵەی ڕۆژانەدا کەمتر پارە خەرج دەکەن. ئەگەر ئەو سفرانە لابن ڕێژەی چاپکردن زۆر کەمتر دەبێت بەڵام ئەوەی کە دەبینین خەڵک دەتوانین بڵێن هیچ لە وەزعی خەڵکەکە ناگۆڕێت. ڕاستە بەڕێز قادر ئەزانین کە ڤەنزوێلا بەشێک لە سفرەکانی لابرووە لە ماوەی ڕابردووشدا تورکیا بە هەمان شێوە بەڵام کاریگەریەکی ئەوتوی نەبوو لەسەر دۆخی ئابووری بەگشتی وڵاتەکانیان. پێتان وایە کە دۆخی ئابووری ئێران وەک ئێستا ئەمێنێتەوە ئەم 4 سفرەکە لابراوە هیچ چارەسەرێک ئەکات جا ئەگەر چارەسەرەکە کاتی بە یاخود درێژخایەن بێت؟ هەروەک باسم کرد ئەگەر پێش جێبەجێکردنی پلانی لابردنی سفرەکان چاکسازی ئابووری و ژێرخانی دروست نەکرێت لەوانەیە کاریگەرێکی لەسەر کەمکردنەوەی ئاستی گشتی نرخەکان و هەڵاوسان لە کورتخایاندا هەبێت بەڵام بە دڵنیاییەوە لە درێژخایاندا لابردنی سفرەکان جگە لە زیادبوونی هەڵاوسان هیچ ئەنجامێکی نابێت هەرو شتێکە لە تورکیا و لا ڤێنزوێلا بینیمانە. باشە ئەمێ بەگشتی پرسیاری دۆخی ئابووری یاخود بڵین دۆخی هاوڵاتیانی ئێرانیشت لێ بکەم ئایا گوزەرانی هاوڵاتیان لە ئێران چۆنە دەستیان بە پێداویستێ سەرەکیەکان ئەگات یاخود بڵین پێداویستێ سەرەکیەکانیان هەیە و بەڵام ناتوانن کەمالیەکان بکڕن؟ ڕاستە لەو سێمانگەی ڕابردوودا لە کاتی ئەو شتێکە ئیبراهیم ڕێسی ناوی نانەشتەرگەری ئابووری شۆکێک بە نرخەکان وارد بە بەڵام لە ڕاستیدا شۆکەکە دروستە کاریگەرێکی زۆری هەبووە بەڵام خەڵک گوزەرانیان جارێ باشە چونکی لەو شتێکە لە ئابووردا ئێمە باسی دەکەن پێی دەڵێن کە پەیوەنووسانی نرخەکان ینی ئەو نرخانی کە لە پێشێ ماون ئەو کاڵانەی کە ئێستا لەنێو بازارەکاندا هەیە نرخەکانی پێشێنە هێشتا ئەو شۆکە قیمەتیانە هێشتا ماوەکە بێتە سەر خەڵک و خەڵک ئێستا هێشتا بە ڕادێکی زۆر هەستی بە هەڵاوسان نەکردو بەڵام بێگومان لە 3-4 مانگی داهاتوو یا لە ساڵ داهاتوو کاریگەرەکان زیاتر دەبن. باشە
بەڵێ ئەمەوێ لێرە و پرسیارێ وەشت لێ بکەم کە دوێنێ لە میانی ئەو سەردانەی کە سەرۆکی ئەمریکا کردی بۆ ئیسرائیل و بە گشتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لێدوانەکانی بۆ بەرەنگاربوونەوەی ئێران هەموو ئەمانە چ کاردانەوەیەکی لە ئێران دروست کردووە بە تایبەتیش لەسەر دۆخی ئابووری؟ بەڵێ ئەمڕۆ پێنجشەمبە بوو لە ئێران ڕۆژانی پێنجشەمبە لە ئێران بۆرسە داخراوە دوێنێ بۆرسەی تاران بە ڕێژەیەکی باش گەشەیستان بەڵام ئەمڕۆ کا دیار نەبوو هێشتا کارگەرێکی ئۆتۆمان نەبینیوە بەڵام ئەو هەڕەشە و گڕشانە لە بەدرێژایی مێژووی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ ئەمریکا هەبووە و بێگومان کۆتایی ئەو هەڕەشانەش نابێت. بەڵێ بەڕێز قادر دەروێشپور کە لە ورمێوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ ئەوەی کە بەشدار بووی لە بڵتنی هەواڵابووریەکان. سپاس بەش.